ئەنجامی هەڵبژاردنەکەی 30 ئەیلول کاری لایەنە ناڕازیەکانی بۆ چاکسازی و بەرپاکردنی دادگەری ئەستەم کردووە. دوولایەنی دەسەڵاتیش بە هەر جۆرێک بێت پێگەیان پتەوتر بووە. لایەنە ناڕازیەکان لە 3 بوونەتە 4، بەڵام کورسیەکانی پەرلەمانیان لە 40 بووەتەوە 32. یەکێتی و پارتیش هەمان دوو حزبی دەسەڵاتن کە 27 ساڵە حکمی هەرێم دەکەن و دەیان قەیران و نەهامەتی و بەڵایان بەسەر خاک و خەڵک دایەناوە. خەڵکیش هەمان خەڵکی ئێستا و ڕابردوون کە زۆرینە ناڕازین و زۆرینەش بایکۆتی هەڵبژاردننی کردووە. گەرچی دوو لاینی ناڕازی خۆیان بۆ بەرەی ئۆپۆزیسیۆن یەکلایی کردووەتەوە، بەڵام هێشتا دوو لاینی کۆمەڵ و گۆڕان ماون کە خۆ کاری 4 ساڵی داهاتوویان لە حکوومەت دەبێت یان ئۆپۆزیسیۆن. بەرپرسێکی باڵای کۆمەڵ ئیسلامیش دەڵێت کۆمەڵ ئیسلامی لە حکوومەت بێت یان ئۆپۆزیسیۆن هەمان ڕێچکەی دژایەتی گەندەڵی و ستەمکاری بەرنادات و بڕیاری ئەم جارەشی بۆ بەشداریکردن لە حکوومەت یان بەشداری نەکردنی بڕیارێکی ورد و بەڕاوێژە. لە دوای هەڵبژاردنەکانی سینۆ و هەروەها پێشتریش کۆمەڵە بنەمای هەبوو بۆ کارکردن کە ئەویش ئەوەیە هەر کاتێک لە هەر زەمانێکە زۆڵم و ئیستیبداد هەبێ، فەساد و گەندەڵی هەبێ، قۆڕەکاری هەبێ، حورمەت نەگرتنی موسسات هەبێ، دەستی حیزب تێکەڵی حکوومەت بکرێ، هێزی نیشتیمانی لە وڵاتانە بێ، کۆمەڵی ئیسلامی ڕوبەڕووی وەستێتەوە. جا ئەگەر لە حکوومەت بێ یا ئۆپۆزیسیۆن بێ، میکانیزمەکانی خزمەتکردنی میلەت لەکوێ بێ کۆمەڵی ئیسلامی لەوێ. حەزەکەم ئەوە بڵێم ئەم جارە کۆمەڵی ئیسلامی بە خوێندنەوەیەکی واقعیانە هەنگاوانێ بۆ چاکسازی، هەنگاوانێ بۆ گۆڕانکاری لە وڵاتە، نەک بە شێوەیەکی عاتفیانە، بەڵکو کۆمەڵ ئەیەوێت بە دیراسەیەکی مۆزوعی بە خوێندنەوەیەکی واقعیانە بە واقعی هەرێمی کوردستان هەنگاو بنێ بۆی ئەم جارە ئەو هەنگاوانی کۆمەڵی ئیسلامی ئەینێ لەگەڵ لایەنەکانی تر، لەگەڵ ئەو لایەنانەی تر کە هاومەبدەن لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بۆ ڕووبڕوونەوەی گەندەڵی، کۆمەڵی هەنگاو بنێن خەڵک لە مەیوسی دەرکەن، خەڵک ومێدی بە چاکسازی بمێنێ و ئەو بێتاقەتی ڕووی لە جەواوەری کوردستان کردو و مەیوس بوو ڕووی تێکردووە لەوەی کە چاکسازی لە وڵاتە بکرێ، ئەوە بڕەوێنینەوە. بنەمای سەرەکی ئەوەیە کە باسم کرد کە ئێمە لەگەڵ ئەوەین ئەم وڵاتە بەرەو چاکسازی بەرینەوە و هیچ کاتێک کۆڵەم مەبدەئە نادەین و بەردەوامین لەسەر دژایەتی گەندەڵی لە هەر شوێنەک و لە هەر کاتێکا بێ. لایەنە ناڕازیەکان لە حکوومەت بوو بنیان ئۆپۆزیسیۆن کاریان هەر بۆ خەڵکە و لە پێناو خەڵکدا بووە. بە بڕوای چاودێرانی سیاسیش پێویستە لایەنە ناڕازیەکان لە حکوومەت بنیاننا ڕۆڵی پەرلەمان و چاودێری کردنی حکوومەت و وەزارەتەکانیان لەبیر نەچێت. بۆیە ئەبێ ئەو هێزانەی کە ئەیانەوێ هەرێمی کوردستان بەرەو چاکسازی بەرن و بەرەو قۆناغێکی باشی بەرن، باوەکو هێزێکی کەمیش بن بەڵام لە پەرلەمانە بێ چالاک بن، لە یاساکان نەهێڵن یاساکان بەو ئاقارە بڕوە کە دەسەڵاتە ئەوێ دەنجیان بەرزکەنەوە و ڕێگە نەدەن حکوومەت بەو ئاقارە بڕوە کە ئەو دوو هێزە ئەیانەوێ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە و لە هەموو ڕوویەکەوە سەیرەکەی هەرێمی کوردستانیان بە ئاقارێکی خراپە برد. ئەبێ هێزەکان هەوڵ بدەن لە ناوخۆی کوردستانە جۆرێک لە ئارامی دروست بێ، بەڵام ئارامی دروست بوون بە مانایەوە نییە کە تەسلیمی ئەو فەسادە ئیداریە و ئەو گەندەڵیە هەمەلایەنە ببین کە ئەو دەسەڵاتە لە ماوەی ڕابردووە دروستی کردووە و ئەبێ خەڵکی کوردستانیش نەفەس درێژانە پشتیوانی لە دەنگی ئۆپۆزیسیۆن بکەن و لەو دەنگە بکەن کە پشتیوانی لە داوەڕەوەکانی ئەوانەکە، نەک بەوەی کە وا بزانن هیچ گۆڕانکاریەک ڕوونادا و پشتی خۆیانی لێ بکەنەوە و بە جۆرێک لە جۆرەکان هەستکەن دابڕانێ لە نێوان ئەوان و حیزبەکانە هەیە، بەڵکو ئەبێ ئەوان دیفاع لەو حیزبانە بکەن کە داوای مافڕەوەکانی ئەوانەکەن. خەباتی 8 ساڵی ڕابردووی 3 لایەنی ناڕازی لە حکوومەت و ئۆپۆزیسیۆن و کاردانەوەی خەڵک و بێباکی دوو حزبی دەسەڵاتیش ڕەنگە ئەو ئەنجامە بداتە دەستی لایەنە ناڕازیەکان کە هەڵبژاردننی بەرەی ئۆپۆزیسیۆن یان بەشداریکردن لە حکوومەت شتێکی ئەوتۆ لە پرۆسەی چاکسازی نەگۆڕێت، گەر پلانی ورد و کاری هاوبەشی هەمەلایەنە و
جورئەتی سیاسی و خزمەتی خەڵکی تێدا نەکرێتە بناغەی باوەڕی کاری سیاسیان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.